لێستادا بۆمە زۆر گرنگترینیان ئەوەیە بە زووترین کات کابینەی دەی حکوومەتیارێ بکوسە تشکیل بکرێت. ئایدن چاوتان لە چ پۆستێکی سیادی ئەگەر بە دیاری کراوی یعنی گرنگەوە لۆمە کە تورکمانەکان و نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان سریان و پێکاتەکان بە شێوەیەکی ئەکتیڤ بەشدار بن. ئێمە کە پێشتر چۆن بەشدار بووینە و لێستاش بە هەمان شێو لە داهاتوش بە هەمان شێوەیە و کە تورکمان نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان سریان ناشو لە بابەتی کۆتە غەدریان لێکرا بۆیە لەگەڵ دەن کە قەرەبووی ئەم غەدرە بکرێتەوە کە عەدالەتیش بەرامبەر کۆتا کراوە لە 11 کورسی بۆ 5 کورسی ئەمە یەک دووش کە وەکو نەتەوە تەعاون بکرێت و زیاتر دەرفەتیان بدرێت و لەناو حکوومەتە زیاتر بەشداربوونێکی باشانە بێت. ئایدن پێشتر ئێوە وەکو نەتەوەکان لە نێو خۆتاندا کۆبوونەوەیەکتان ئەنجامدا ئەنجامی ئەم کۆبوونەوانە چی بوون؟ یانە ئێمە کۆبنەوە کەو کۆبنەوە نەکران و زیاتر تاکید لەسەوە کراوە کە دەبێت وەکو نەتەوە تەعامل بکرێت و بەشداربوونێکی باشیان هەبێت و لە حکوومەتە.